لە سەرەتاوە داوایکردنەوەی دوو کۆلیژمان کرد لە زانکۆی سەلاحەدین، یەک لە کۆلیژەکان کۆلیژی پزیشکی گشتی بوو، بەڵام ئەوە لەسەر ڕاستپارێ بەڕێ سەرۆکی زانکۆ مافەقە و هەموو شتەکانیش تەواو بوو، بەڵام ڕاگیرە لەسەر ڕاستپارێ بەڕێزان لەبۆی دەمانوێت ئامادەکاریشی تەواو بکەین، دەمانەوێت دەرچووی ئەم کۆلیژە نەک وەک دەرچووی ئەو کۆلیژە ئەو کۆلیژانی تریبی کە هەیە لە کوردستان دەمانێت جیاوازیەک کە بێ خۆ گونجانەکە بێ لەگەڵ ئەو زانست و عیلمەکە لە دەرەوەی وڵات هەیە لەو بابەتی پزیشکی بە شێوەیە لێیە چاوەڕێی ئەو ئامادەکاری دەکەن و سەرۆکی زانکۆ لە بەڕێزیان خەریکە لەگەر هەندێک زانکۆی نێودەوڵەتی کۆنتراکت و تەنسیق دەکەن لەسەر بابەتی ئەم کۆلیژە. بەڵام کۆلیژ دووەم کە کۆلیژی کۆمپیوتەر و ئینفۆرماتیکسە بەڵێ ئەویش خۆی لە سێ بەش دۆزیەوە. ئەم کۆلیژەشمان موافقەی هاتووە ئەم ساڵ یەکەم وەزبە وەرگیرە لەم کۆلیژە. ئەم کۆلیژە وەکو پلانی خوێندن داوای 170 کورسیمان کردبوو، بەڵام ئێستا 212 قوتابی وەکو پلان هاتیە لە بۆ ئەم کۆلیژە. هەروە بەشێکی دوو بەشی نوێمان کردووە لە زانکۆی سەلاحەدین جگە لەوەش بەشێکمان هەوە کردو بەناوی مامۆستای پۆل کە ئەویش ڕێژێکی بەرچاو هاتێ لە قوتابی بەپێی ئەو پلانی کە ئەمەدیانمە. هەروە بەشێکیش نوێ بەناوی ڕاگەیاندن و وتارخوێنی ئاینی ئەویش لە کۆلیژی زانستە ئیسلامیەکان کرا، ئەویش